ئێمە وەک سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەشی زیادەڕۆیی هەڵمەتێکمان دەست پێ کردووە. ئەم هەڵمەتەمان هەموو ڕۆژێک بەردەوامە لەبەرەوەی ئەم ڕیکلامانە بەم ستونی کارەبانەوە بەڕاستی سیمای شاریشی ناشرین کردووە. هەڵمەتەکەمان هەموو سلێمانی ئەگرێتەوە. ئەم ڕیکلامانەش کە لێ ئەەکەینەوانێ هەمووی دەستی بەسەرە ئەگیرەوە ئەبرێ بۆ شوێنی حیززکردنی خۆمان وەک فەرمانبەران هەموو ڕۆژێک ئێمە ئەم هەڵمەتەمان بەردەوامە.